بینەرانی ئازیز سڵاو، چارێکی تریش هاتینەوە دیدارتان. بە خۆشحاڵیەوە لەم بەرنمەیە بە وردی باز لە چۆنیەتی دروستبووینی تیپە میلیەکانی تۆپی پێ لە سلێمانی و ناوی تیپەکانی گەڕەکەکان و دروستبوونی یانە وەرزشیەکان و یاریزانە بەناوبانگەکانی ساڵانی زۆی شاری سلێمانی لە زاری یەکێک لەو یاریزانانی شار دەبیستین کە ساڵانێک ئەویش لە کۆڵان و یاریگا و ستادیۆمەکاندا یاری کردووە. سەرەتای دروستبوونی ئەم مەیلی وەرزشە لە ساڵی 1950 لە گەڕێکی خۆیان و بە کاریگەری بە ڕێزان فەریدون و فەهمی فەقێڕەشی و عومەری حەمەڕەش و مەحەممە ئەحمەمراد لە ناو تیپە خەنجیلانە لا کۆڵانەکەی کە ناوی تیپیاکۆ بووە لێوەوە سەرچاوی گرتووە. لە حوتی 1940 ئەم یاریزانە لە گەڕێکی چوارباخ لە سلێمانی لەدایک بووە. کوڕی ڕەزا ڕەحیم کەریم و خونچە ڕەزا شەریفە. ساڵی 1940 دەچێتە قوتابخانەی ئەیوبی سەرەتایی، بەڵام لەبەر کاری وەرزش بۆی تاو ناکرێ و لە پۆلی شەشەمی سەرەتایی واز دەخوێندن دێنێ. بۆ یەکەم جار لە ساڵی 1960 لەگەڵ تەشکیلەی هەڵبژاردەی سلێمانی یاریەکە. ساڵی 1962 لە کارگەی جگەری سلێمانیدا ئامەزرێ و پاشان بەهۆی یاریەوە دەگوێزێتەوە بۆ بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی بەشی وەرزش. ساڵی 1970 لەگەڵ خاتوو سەبیحە بەکر عەزیز ئەو سەرگیریەکە و ئەبێتە خاوەنی سێ کوڕ بەناوەکانی ئاراس و کاردۆ و کارزان و سێک چیش بەناوەکانی تافگە و تارا و تەرزە. لە ژیانیدا لە تیپەمیلەکانی ئاکۆ، چوارباخ، چیمەن، مەریوان یاری کردو و تا ئاسی پلەیەکی یانی سلێمانی و هەڵبژاردی سلێمانی ڕۆیشتووە و لە زۆربەی شارەکانی عێراق یاری کردووە و خاوەنی 15 گۆڵە. بەڵام لەناو ئەو گۆڵانەیە کە شانازی پێوە ئەکا ئەو گۆڵەیەکە لە عەمارە کردوێتی، ئەویش بەهۆی گەورەی قەڵافەتی گۆڵچەکەی عەمارەوە کە لی ترساوە. باوەڕی بەوە نەبووە کە گۆڵی لێ بکا، بەڵام جوانترین گۆڵی بە پەنارتی لێ کردووە. ئەم میوانە ئازیزە ساڵی 1980 بە زۆرە ملی خاننشین دەبێ. میوانێکی خۆشەویستە، ئەویش کاک عومەر ڕەزایە و بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنە دەکەین. کامەمەر ئێمە تر لەم بەرنمەیە ڕۆچینە ناو مێژوویەکی دیار لە یاری تۆپی پێ لە شاری سلێمانی. ئەم یاریە زۆر بەزووی لە دوای ئەوەی کە لە دنیا دەبێتە باو، لێرەش ئەم یاریە خۆی سەپێنەی تر بەبێ حەز و ئارەزوو. کامەر ئەمێ پێشتر باسی ئەوم بۆ بکەی، مێژووی تۆپی پێ لە سلێمانی چۆن دروست بووە؟ ینی پێش ئەوەی کە نەوەکانی وەکوی ئێوە پێ بگا و تیبدا بمەزرێەوە ئەوانە چۆن سەرەتا ئەم یاری تۆپی هاتۆتە سلێمانی؟ لە گەڕەکە میلیەکان دروست بۆ ئەمە وەختی خۆی لەو گەڕەکانە کۆمەڵێک ریاضی هەڵەکەوت، حەزی لە ریاضە بوو، تۆپێکیان بە پەڕۆ دروست دەکرد یان تۆپێکی تیانەکڕی، تێکی لەو گەڕەکە دەستیان پێکرد. لەمەوە دروست بووم تۆپی پێ لە شاری لای ئێمە. یاری زانێک لە بەرشلۆنە یاریەکە ئێمە لێرەوە بە مباشیر بەڕاستەوخۆ ئەیبینین. بەڵێ وێنەیەکی زۆر هەبووی وەرزشەوانان و ئەوانە. ئەو کاتە سەرەتا بەهۆی چیوە وەکو بزانی بەهۆی چیوە یاری تۆپی پێ خەڵک ئاشنا بووە پێ؟ ئاشناکە خەڵک زیاتر هەمێتی یاوە بە تۆپی پێکرد. باش، ئەو تۆپی پێیان لە چۆ زانیوە فێری بوون؟ وڵی ئەو تۆپێ تەمان لە ئەوروپاوە، لە ئەوروپا بزانن تۆ بڵێ بەرازیل مەسەلا منە ئەزانم مەسەلەن ئەم یاریە کە هاتووە ئینگلیزەکان هێناویانە، مەسەلەن گەڕیدەکان هێناویانە لە ئینگلیزەوە هات، لە ئینگلیزەوە لە ئینگلیزەوە سەرەتا کاتون 1970 بۆ عێراق. بەڵێ دیارە ئەوانیش بۆی کۆمپانیا وشتەکانەوە تیپیان هەبوو. بەڵێ سلێمانی شارەکانی تر هەمووی چاویان لەوان کردووەتر بوون بە تیپی گەڕک و بەڵێ گەڕک دروست بۆ لە گەڕەکەەوە بۆ بە نادی لە نادیەوە بۆ منتەخەب ئاواتە سەر ئەم شێوەیە سەری بەڵێ. بەرنامەی ئێمە ناوی وێنەکانی دوێنێ. بەڵێ ئەو وێنانی کە جەنابی هێناونێ هەمووی وێنەی دوێنێن، وێنەی ئێستانی. ئەو وێنانە گزارش لە ژیانی جەناب و وێزگەکانی ژیانی جەناب دەکات. جا من پێم خۆشە لە یەکەم وێنەوە لە کاک ڕەزاوە دەست بکەین. کاک ڕەزا ئەگەر تۆ باسێکی کاک ڕەزامان بۆ بکەین. وڵاتر تەمان بڵێم ئەوە باوکم بوو ژیاوە لەگەڵمانە تا ئەو ڕۆژەی ئەمری خوای کردو، ئەتە لەگەڵمانە ژیاوە، ئێمەش لەگەڵ ئەوە ژیاوین، دوو برا بووین و دوو خوشک بووین و لەگەڵ ژیاوین. برایەکمان بە
سیارە ئەمری خۆی کردووە من ماوەمەتەوە بێکەس مەسەلا دوو خوشکم هەیە ئەوانی شویان کردو بۆ خۆیان لە ماڵ و مێردی خۆیانە باوکیشم هەروە ئەژیاوە بە خۆی دوکانێکیان هەبووە لە چوارباغ لەگەڵ ماممە بۆ خۆیان ژیاون بۆنەوە بۆکو بزانی جەناوی باوکێ ساڵی چەند لەدایی بووە نازانی ساڵی چەند ئەسڵیان خەڵکی کوێ ئەسڵەن خەراجیانی لە خەراجانەوە زیاتر ئەو دیانی نزیکی شاری سلێمانی هەر زیاتر خۆیان بە خەڵکی شار زانیوە بە گەنجێتی هاتووە یان هەر بە گەنجێتی هاتوو یعنی بە زمانی ئەم هاتووە یا بە زمانی باپیرێ بە زمانی باپیر ماتوە بەڵام چوار برابوونەمان لە گەڕێکی چوارواخ ئەرزێکیان کردیوە بە هەر چوار براکە کردویانە بە خانوێ تیا ژیاون ژیانێنا هۆدەیەکی کردو تیای بوو هەتاوانەی ئەتر کە ژنیانێناوە جیابوونەتەوە خانویان بۆ خۆیان کردو کولیەکی ئەو خانووە مایەوە لە دوای وەرەسە بوو ئەو فرۆشا بەشکرا کەواتە بە بیرەوەری تۆ لەگەڵ ئامۆزاکان تا لە یەک حەوشا بوون بەڵێ هەمووتان بەڵێ فەرمووت سەرەتا وەکو بزانی لە خۆی بیست بێ بە گەنجەتی ئیشی چی کردو ینی کاسپی چی کرد وڵا کاسپی چی کردووە هەرکە هاتوون سلێمانیەوە ئەو دوکانیان داناوە بۆ خۆیان لەگەڵ ماممە دوکانی چی دوکانی بەقاڵی بەڵێ وشکەوە بۆ خۆیان ژیاون بۆ لەکوێ بوو دوکانەکە دوکانەکەی لە حەمام پچکۆلەکە دەزانی حەمامی سێحەلی ئەزانی ئەم لای ئەوە ڕێزای سەعسوتەڵی قەسابێت لە تەنیشتی و دوکانی بەقاڵی هەبوو بەقاڵی بوو هەتا ڕۆژی بۆ خۆی ئەمری خۆیان هەل بابلێن ئەچوو هەرژەوەشی کە وەفاتکە ئەوە نەبوو بڵێن کەسی ببێ لە نشی دوکانی ناوەڵە پەیوەندی تۆ چۆن بوو لەگەڵ من پەیوەندی زۆر باش بوو لەگەڵێ لە بەروی هەرمنی هەبوو خۆشیان نویست هەرتۆی هەبوو هەرمنی هەبووم بەڵێ جەنابە فەرموو دوو برابووین دوو برابووین ناڵم برایەکم سیارە لێ ئەمری خۆی کرد بە گەورەی بەڵێ بە گەورەی هەرەوەڵە دوو برا و دوو خوش دوو برا و دوو خوش ئەو شوێی تاوا کرده بوو مەکتەب شتی تاوا کرد وابزان لە 5 و 4 و 5 ئیفتیدایا بوو کە سیارە لێیە ڕۆژێچن بۆ سەر چنار جێژ نەبێ ڕۆژی ئەوە ڕۆژی جێژ بەڵام تۆ بیرە نایە ئەوە من بەحاڵ بەحاڵ بیرم نیە ئانێک وتیان مەسەلا وەرن ئەو مەیتەبەرنەوە براکەتان سیارە لێەوە بە دایکمیان و کوڕەکە سیارە لێ ئەمری خۆی کردووەرە بیبنەوە من ئەوە ئاگام لێ بوو هەرەوەڵە وەکو بیستە بێتێ ساڵی چەند دایکتی هێناوە تۆ کوڕە گەوری باوک من کوڕە گەورەی باوکم ئەمە دایکتە ئەمە دایکم باش باسێکی دایکتمان بۆکە دایکم هەتا بڵێ یەمەن بوو هەتا بڵێ فەقیر بوو یعنی ژیانی دایکم زۆر چاک بوو لەگەڵ ئێمەی خۆشەویست دوعای خێری بۆ ئێمە کرد ئێمە ئەومان خۆشەویست ژێ لێ من باوکیشم ئەمری خوای کرد بوو من دایکم من بەخێومە کرد تێگەی تا ڕۆژێ ئەمری خوای کرد لای من لە ماڵیەوە تێگەی جا دایکم من ئێویست ژنەکەم ئێویست مناڵەکان میویست بەڕاستی یعنی با بڵێن هۆی سەرکەوتنی تۆ لە وەرزش و ئەوانە کە زۆر با بڵێن گرنگی داوە بە وەرزش هی ئەوە بووە کە دایکە هەمیشە ئامادە بوو مەجای بۆ کردنەوە یعنی لە ئیداری ماڵی شایەتی ئای بۆ کە ئاگای لە مناڵ بێ و بەدایم ئاگای هەر ئەو مناڵەکان یعنی بەڕاستی من ژنەکەم داوامی هەبوو هەر ئەو بوو ئەو دایکم ئەرەوەڵە پەیوەندی خێزانی زۆر خێزانێ لەگەڵ دایکتا زۆر ینی وەکو کچ و دایک وا بوو ئەمە وێنەیەکی ترە هەرچەنە با بڵێن هی دواتری ژیانی توێ بەڵام هەر لەسەر وێنەکانی باوک تۆ قسەکردن لەسەر وێنەی باوکێ پێچێ ئەمەش باوکێ بێ ئەمەی ناوەڕاستیان ئەمە ناوەڕاست باوکم ئەمان باوکتە ئەمە خۆم ئەمەیان خۆتی ئەوە ئامۆزامە کەریمی ناوەسا لە وەڵندایە کاکەریمی ناوە ڕێز و خۆشەویستی بوونی ئەمە هەر ئەو ماڵەیە کە هەمووتان بەیەکەوە بوون ئەمە ما خانوویەک بوو لە شێخفەتان نەخێر ئەرزێ بوو من کڕی بوو کڕین کردم بە خانوو کردم بە دوو هۆدە لەگەڵ حیوانێکە و مشتەمەلاتێکە بۆ خۆم دایکم لەگەڵا بوو باوکم لەگەڵا نانانە ژنم نەبوو ئەتر ئەو خانووەم کرد بۆ خۆم تای دانیشتم تای دانیشتم دایک و باوکم لەگەڵا بوو تقریبی 3-4 ساڵێ لەگەڵ ئەوان نبووم دوایەوە ئەتر وتیان ڕۆڵە تۆ
کەس بران نییە و من نییە بۆ ژنێ نایێنی بەڵێ ئەتر خوا کردی بە قسمەتم ئەم ژنە کە ئێستا لە جاتی هەموو کەس و کارەکەم بەڵێ ئەمە مێنە بەڵێ ڕاستەکەی تێگەی بۆچی ئەڵێ ئێستا لە جاتی هەموو کەس ئەزانی بە عەمەلم مێ بەڵێ ڕاستە ماڵاری کەرە طبعا پاڵپشتێکی باشە بۆ تۆ طبعا کەواتە تۆ وەکو پیاوێکە ئێستا تەمەنیەکەت هەیە بەڵێ 41 ساڵی ماشەڵڵا بەڵێ. بێت 73 ساڵەکە بەڵێ ئامۆژگاری چییە بۆ گەنجی ئێستا بۆ هەڵبژاردننی هاوسەر پێکەوە ژیان وڵی مهمە ئەو کەسێک کە داوای کچی مەسەلا کابراایەکە بتوانێت لەگەڵ یا ژیان بەرێتە سەر بتوانێت لەگەڵ یا بژی توانێت لەگەڵ یا ئەو چی داوا بکە ئەبێ بۆی بکە کاک ئاسو ئەمڕۆ ئەوە نییە مەسەلا من شێکم هەیەم بە کوڕەکەی تۆ هەرەوە بێ ئەو مارەیکە ئەبێ بزانێت چۆن یعنی چۆن بەخێوەکە چۆن دایێنێ چۆن هینی لەگەڵاکە هەموو ڕێگەکان هەموو بەرنمەیە ژیانیان دابنێ وانە بە شێوەیەکی ڕسمی بە جوانی ئەنج گەنج ێستا نازانم وان نییە بەڕاستی وەکو زمانی ئێمە نییە ئێمە بە هەموو شتێک قەنەعەتمان نەبوو ژنێک ئاهات بۆ ماڵێک دوو بووکی تری تیا بوو چوار ژوور بوو دایک و باوکە ئەسڵێکە لە ژوورێ بوون دوو ژووریان دوو برای تری تیا بوو ژوورێکیش بۆ ئەو چاگەکرا هەموو بەیەکەوە ژیانێکی چاک پێکەوە ژیان خواردنیکی ئاسان و سوودانرا هیچ کەس چاوی لە کەس ناکرد ڕاست ئەوە بەڕاستی جێ دڵخۆشیە ئێمە هەموو وەختێ ئەبێ بەڕاستی لاوانی ئێستا بە کوڕان و بەکچان بیری ئەو شتان بخێن زۆر ڕاستە تۆ دۆستایەتی لەگەڵ نەتەوەی عەرەبا چۆنە کاک من دۆستایم نییە لەگەڵیان دۆستایەتی ای باش شوێنەیەکە گرتۆ بە مناڵی لەگەڵ عەرەبێک ئەمە چییە؟ ئەمە کوڕێکی خزممە ئەمە برای ئامۆژنم ژنی مامم برای ئامۆژنەکەمە ئەمە سڵاتر مناڵ بووین ئەخڵەکەەوە ڕێ کرد چون ڕسم بگرین وتی خوا ئەو ئەگالە هەیە بابی کەمە سەر هەر لە لە ئیسۆدەکەی حەبیب لە جادێکاوە کردێ سەری و دانیشتین ئەو ڕسمەمان بۆ یادگار ئەمە ستارخانێکی خەدارە لە ئەمە ستارخانێکی خەدارە لە هەردووکیشتان قەڵەمجافتان پێ بەڵێ بەڵێ ئەو کاتە بایی بوو زۆر کەسکێتە ئێرە لە وێنەکانیان قەڵەمجافێکی پێوەیە بنەمەوێ باسێکی ژیانی مناڵی خۆتم بۆ پێشەوەی بچیتە مەکتەب ئێوە لە چوارباغ بوون چوارباخیش گەڕێکێکی پرجگوڵە و گەڕێکێکی خۆش و هەمووشتان پەیوەندی کۆمەڵایەتی لە بینمان هەموو باسێکی ڕۆژگارانی پێش مەکتەب لەو گەڕەکە یعنی کۆمەڵێک دراوسێمان نەبوو دراوسەکانمان زۆر باش بوو هەمووی مەسەلام کە نانیە کرد ئەو نانیە نار بۆ ئەو ماڵ ئەو نانیە نار بۆ ئەو ماڵ ینی کاسە دراوسێتیش چاک هەبوو ئەنیوە نەبوو بڵێ من هەمە ئەو نیەتی هەموو وەکو یەکوا بوو ئەنی بەڕاستی خۆش بوو گەڕەکەکان گەڕەکەمان دەنگیتیانە و قڕێتیانە و کەس زدی کەس نەبوو بێدەنگ و بێسەنگ ئەوە چۆ ماڵی خۆ ئێمە چوو ئێمە ماڵی خواعافیان کە ماڵی ئەحمەی خولەسنەی خواعافی کاک مەحموود پیاویشی لە عمرا بوو ئێمە مناڵ بوو باوکی هونەرمەند ئەحمەی خولەسنەی ئەچوین دانیشتین خواعافیکا لەگەڵ کاک مەحموود قسەی خۆشی بۆ ئەژێڕاینەوە قسەی باسی سنەیە کرد و باسی نازانم چۆ کرد ئێمەش مناڵ بووین پێمان خۆش بوو هەموو شەیەک ئێمەوە هین بوو ئەچوین بۆ ماڵی ئەوە ئەوانەمان پێ خۆش بوو کە دانیشت قسەی بوو دەواازەیەک بووە بۆ ئەوەی کە ئینسان ئەو تەجروبەی خۆی بابێ ئێوە بەڵام ئێستا ئەوە نەماوە تۆ پیاوی گەورە بدین لەسەر جادەکە مناڵی گاڵتی پێ بەڵێ ڕاستە ئەوە نەماوە بچاری ڕێز خەڵک بەرەو تاکی ئەڕوا بەرەوەڕوا بۆ خۆی بژی ئەمە بەڕاستی کەسبوونی پەیوەندە کۆمەڵایەکان کاریگەریشی زۆر خراپ بکات سەر کۆمەڵ ئەو کاتە ماڵێک لەو دراوسیانە ئەگەر مردوویشی لێ بمردە ئەرک و واجیباتی ئەو گەڕەکە چی بوو بەرامبەر بوو ئەو گەڕەکە چەند ماڵ بوو هەموویە چوو چیش پێویستی وایە بۆیە کرد لە سەردەمی بیرەوەری توە لە ناو شاری سلێمانی وا ڕێکەوت کەسێک کە مردووی لێ بمرێ ماڵەکانی کە خواردنی بۆ دروستکەن هەموو ئەو ماڵەکانی دەوروبەر بەسینی بە ئیتر کەواتە ئاگر لەو ماڵی تازەیان ناکرا تا سێ ڕۆژ ناکرێت هەمووشی لە ماڵێک کۆبوونەوە لێ دانیشت لە ماڵێک لە ماڵێکی لە ماڵێککە ماڵی خۆی بەسەنا ماڵی ئێمە بڵین ماڵی تۆ جەنابێ لەوێ کۆبوونەوە هەمووی لەوێ دانیشت ئەمە گەر ماڵەکە داراش بوو بێتن و دەوڵەمەنیش بوو بێتن
ئەبواە قوبولی کردا خوارد نیگەڕەکە بۆی بچێت پێویست ناکرد قسە بکە قسەی ناکرد بۆی نە. نا ئەتر یانوو لێرە دانیشی لێرە دانیشی ئیتر ئەو دوای ئێواکە نەک ئێوە دوای باڵێ ئێستا خاون مردووانە خاون مردوو بێ بەرنامەی هەبێ زۆر ڕاست بە بزانێ ئەو خەڵکە لە شوێدان بەڵێ. بەڵام ئەو کاتە ئەو تەماشاکەر بوو هیچ تەماشاکەر بووە ئەو گوێ لە قسەی خەڵکەگرن پێم وایە بێ گۆڕ هەڵکەندن و تەکبیری ئەوەسا مەسەلا هەمووی بە خێر و سەدەقاکرا دراوسێ پارەیە کاگاس بەڵێ. دراوسێ پارەیە پێویستی ناکرە و کفن بێنێ ئەو پارە بە و هەموو دراوسەی دراوسەکان خۆیان بەڵێ بەڵێ بەڵام ئێستا ئەو شتانە ئەوە نەماوە بیرەوەری خۆشی سەردەمی مناڵی جەنابێ لە چوارباغ ئێمە کۆمەڵێ بووین لە چوارباغ لای ماڵی فەقەرەشی قەشانەوە لێە دوکانەکانی ماڵی فەقەرەشی قەشان گازینۆی شتیا بوو هیخوا ئەفریکا ئیپایە بوو خەڵکی دەور و پشتی خانەقین بوو نای مامۆسین بوو مامۆسی هەموو ئەچوین ئەو کۆمەڵە ڕاضیە هەموو لێ کۆبووینەوە دانیشتین دۆمی نەمانە کرد ئێتر شەڕە شەقمانە کرد شەو لەسەر جادەکە فوتبۆڵیانمانە کرد ئەنێ منەمان لا خۆش بوو ئەمانزانی دنیای ئێمە بەخوا بەسەری تۆ شەو تۆپەکەمان ئەگەر بە ئەمان سێرەمان ئەچوین بۆ سانەی سلێمانی ئەمان کرد بە فوتبۆڵێن بە دوو گۆڵی ئەم سەرۆسە ئەمانەمان لا خۆش ئەمانزانی دنیای ئێمە ئەم سەرقاڵی تۆ بە خوێندن و سەرقاڵی تۆ بە وەرزشە کاری نەکردە سەرەوەی کە تۆ یارمەتی باوکردنەی کاری نەکرد من کاسپی مەکرد پارەکە ما بووە خۆشی بێژگە لە دوکانەکە کاسپی دەکرد کاسپی مەکرد پارە ئەمما بووە چی بوونەوە کاسپانەیەت کرد وڵی مەسەلا شاگردی مەکرد ژۆ لێ ریاضەکەش سەرقاڵی کرده بووم تێگەی ریاضەکە تاعینیان کردین لە مەعمەلی جگەرەکە دە 12 یاریزان بووین هەمووی بە مەعاشە تاعینیان کردین بۆ ریاضە بە چەند مانگی بە 12 دینار ساڵانی مانگانە بە ساڵانی کەی ئەمە ساڵی 62 کە چوویتە هەڵبژاردە بەڵێ پێش لە هەڵبژاردە بووم لەوێ تاعینیان کردی ئەو کۆمەڵی ریاضیە پێش ئەوانە پێشەوەی کە بگەی بە ئاستی هەڵبژاردی سلێمانی ئەوانە کە تۆ ئیشێکت ئەکرد شاگردیە یا شتێ لە کوێ مەسەلەن شاگردی دەکرد لە دوکانی خەیاتی لە خەیاتی لە لای مەسەلا قەساب لای ئەتر ئەم ناوئاشتان کەبابچی ئەموو با دایک و باوکم احتیاج نەبن یعنی پێویستیان پێ بوو کە پێویستە ئای تەمان ئەو دوکانە بەشی بژێوی ناکرد بەتەواوە نەیەکرد ئەوە من یارمەتیم بانە ئەشمان یارمەتیشمە دوایەوە تاعینیش بووم لە مەعمەلی جگەرەکە تروازم لەوانەیەنە بەڵام 12 دیناری یاریەکە هەر بوو 12 دیناری یاریەکەم هەرە بوو بێژگەل لە دواییشانە چەند مۆرگەدا نیوەی مابووە ئەم با احتیاج و محتاج بەپێی ئەو وێنانە بێ بەپێی تەمەنەکە و ئەو قات و بوێن باخە دیارە کاگڕەزا قسووری بەرامبەر بە تۆ نەیبوو ئەو سەعاتی لا خۆش بوو کە من کە شتێکی جوان لەبەرکەم دایکم مەرعینە شت لە بەروی تاقانە بوو تاقانە بوو ئەی تەمان برام نەبوو هەر خۆم بوو بە کاریگەری تاقانەیەکە زیاتر خۆشتر حەزیان کردووە خۆی شیان مەسەن دایک و باوکو کچەکانیش خۆیان هێمالکرد بەڵێ هەرەوەڵە اینجا ڕای جەنابی ڕەحمەتی باوکت و دایکی لەسەر وەرزش چی بوو باوکم خوا ئافریکا و جارایی ڕۆڵە تۆ دەست دەشکێن قاچ دەشکێن دەوازی لێبێنە ئەموو باوکە آخر من وازی لێبێنم ئەوان واز لە من نایەن ئەی چۆن وازی لێنایە خۆتویان نەکردیوە من نانیان کردیوم بەڵام ئەو کڕینیە وایە من یاری بۆ شارێکەکەم و بۆ یەک زەلامی ناکەم اینجا ئێمە دینە سەر دنیا فراوانەکەی وەرزش چیرۆکی ئەومان بۆ بجێڕەرەوە کە چۆن بۆ یەکەمین جار لە ئارزوی کۆڵانەوە ئەم حەزە دروست بوو و کێ بردیتی و چۆن چوویتە ناو تیپی میلی تۆپیپی ئاکۆ من ساڵی 61 ئەسکەر بوو ئەسکەر بووم لە کەرکووک بوو منتەخەبی لیوا بوو لە فوتبۆڵا منتەخەبی لیوا بووم لە کەرکووک جمعە و پێنجشەمە بۆ هاتبوومەوە بە ئیجازە وتیان یاری سلێمانی هەیە لەگەڵ مەسلەحە طبعا ریاضی حەزی بە ریاضیە بچە سیرکە منیش چوون بیتاقەیەکم بڕی بیتاقەیە بە 50 فلس بوو بیتاقەیەکم بڕی چوومە سەر مدەڕەجەکان دانیشتم بە چەند بوو 50 فلس لەکوێ لە مەلعەبەکە مەلعەبی سلێمانی ستادیۆمی ئێرە بەڵێ
چوم دانیشتم لێ ئەمە سەربازیشی ئەمە سەربازم هاتوومەتەوە بەڵام بەجلی مورچی باش لە بەرمایش خوافوی کاک عەلی ئەحمەدی تەها و کاک فایق و کاک تالیب و ئەمانە هاتنە بەر قەراغی دەڕەجەکە من لەسەرەوە دانیشت بووم وتیان عومەر وەرە منیش هاتم وتم بە حکمی کوڕی گەڕەکی ئایان ناسیت بەڵێ ئازانی یاریکەرێکی باشم لە تیپە میلیەکان یاریمە کرد وەڵام بانگیان کردم کاک عەلی خوافوی کە یا ڕەبی وتی عومەر وتم بەڵێ وتی قوانەرەی شەقە هەیە وتم بەڵێ وتی بڕۆ بیێنە لە من وایە بڕۆ بیێنە بۆ یاریزانێکی خۆمان منی چوومە ماڵەوە ئەمە تۆ بیتاقەشە بڕی ئەمە بیتاقەشم بڕیوە ماڵمان لەکوێ لە چوارباخ هاتم چووم خوێنەرەکان مێنا و هاتم وتم کاکە عەلیوە خوێنەرەکە وتی نە وەرە بچۆ خۆڕووتگەرەوە میش لە ڕوون ناهاو بەڕاستێکی کۆمەڵی ڕاضی کۆنی تایە لە ڕوون ناهاو وتیانەوە بۆ شەرمەکەی وەرە وەڵا دەستیان گرتم بردمیانە ژوورەوە بە یاریزانەکانیان وتیان کاکە عومەری شەر وەکو ئێوە وایە ئەمڕۆ یاریەکە وەڵا ڕقم دویان نابە من ڕقم دوو من لە حیاتما دیفاعیم نەکردمە دیفاع کە عەلی یەک شتی پێوتم خوافویکە وتی عومەر یاریکەرێکەیە هی بەغایە ئەم یاریکەرە لە بەغا 4 گۆڕی لێ کردوین تۆ بۆمان بگرێ یاری مەکە هیچ کەمەکە بەس بیگرێ قیسەچمە بۆ بەدوایەوە باش کردمیان بە تاک دیفاعی ڕاست منی چوومە لایەوە 5 مەتر لێ دوورەکەوتمەوە سەریع بوو 5 مەتر منیشی ناگرتەوە بە 5 ئەمە نەوەکو دەریکا بڕۆ وام لێ کرده بوو تەمەنی 20 ساڵ بەڵێ وام لێ کرده بوو گڵەکەی هەڵەگرەی کرد بە سەری خۆیان وام لێ کرده بوو لەوە بوومە منتەخەبی سلێمان هەر لەو یاریەوە بوومە منتەخەب من ئەمە درێژە بۆ مەوزوع چونکە ئەو زۆر لامەسە بەڵام بە وچانێک وەربوو فەرموو خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەت پێش وچانەکە باسی کارکتەرێکە کرد دیارە پێی سەرسام بووی بۆیە یەکسەر باسیەوە ئەویش کاک عەلی ئەحمەدی تاها کاک عەلی ئەحمەدی تا ئەم وێنەیە پێم وابێ ئەویتیایە ئەوە ئەویتێ باش بۆمان جارێ بۆمان شیکاری بکە ئەم شوێنەی کوێیە ئەمە کاک عەلیە بەڕەحمەت ئەوە کاک عەلیەوە کەمالی ئەمە کاک کەمالە کەمالی چێ یاریزان بوو ئەویش یاریزان بوو کەمالی کورە ناوکەم لەسەر باش خۆ کاکەمالی ساعتا کۆی نەخێر لێرەوە ڕێزمان هەیە بۆ کاکەمالیش کەمالی ساڵاقەمە ئەوە کاکەمای ساڵەیە با بڵێن بینەری وەرزش بوو یان هەر خۆشی وەرزش خۆی مدیری ریاضە بوو ینی لە شەباب لە شەباب ئەمیان ئەویان منم ئەم بۆنەیە چیەوە ئەم بۆنەیە دووسێ ریاضی ئاسن وازانم لە عێراقا یەکەم و دووەمیان هێنابوو خەڵکی سلێمانی بوو جا ئەو کاتە ئەوە لە قاعە گەورەکە بوو قاعەیشی نادی سلێمانی هەبوو لە قاعە گەورەکە هەموو ریاضیەکان دانیشتبوون چاوەڕێ ئەوەیان نەکرد یاریکەرەکان بێنە سەر منسەبەکە هەدیەکانیان هەدیان لە سلێمانی بۆ هەدیەکانیان بەڵێ باسی سەرەتای ئەو یاریت کرد من پرسیارەکەم ئەوەیە کامیاری جەنابەت ئەوەی یاری 61کە چون پێڵاوەکانی هێناوە و با بڵێن بۆ ئەوەی بەشداریکە کە تۆ خۆت هین نەبوویت یعنی نەتزانی وەشتیوان لەگەڵەکە بەڵێ ئەمە وێنەیەکە خۆت ئاماداکی بۆ وەرزش پێم خۆشە ئەمە باسی ئەمە بۆکەم بەڵام پێشوی باسیەوەم بۆ ئەمان بۆ چی ئەم یاریزانە کۆنانە یان ئەم دڵسۆزانە ئەم دڵسۆزانی وەرزش بۆ تۆیان هەڵبژار لەویە ئەیان ناسیت پێشتر یاری تویان بینی یاریتی پێ میلیەکانیان نەدیوە بەهۆی ئەوە یەکسەرزانیان لە تیپی شعبی یاریمە کرد لە تیپی شعبی ئەمە یاریەکرد ئەوانی هاتن بۆ سیر بزانانی چێ باژاریەکە هەڵی بژێر لەوە پێش هاتن ئەیانزانی کە من ژاریگەریشی باشژار سەربازیش بوو کاتەکەیکی باش منتەخەبی لیواژ بوو لە کەرکووکیش منتەخەب بوو هی کەرکووکی عسکەری
ئیتر یاریەکە ئەنجامەکەی بەچی گەیشت ئەنجامەکە بە تعادول گەشت هیچ بەیچ لە کەرکوو لە بەغا 6 گۆڵیان لە سلێمانی کرد چواریان هەر ئەو ئەو یاریگەرە یاری گۆڵە چوار گۆڵ بەڵام بەوەی کەوا تۆ لکای پێوە ملکان پێوەی نەمێژ گۆڵ لەوە بوومە منتەخەبی کەواتە هیچ نەبێ هیچ نەکرد بێ بۆ یەکەم یاری هەڵبژاردی سلێمانی چوار گۆڵێ لە کۆڵ کردێتەوە چوار کۆڵم لە کۆڵ کردن با بێنە سەر مێژووی ئەموێنێ بەڵێ ئەمێنەیە ئەمە تەمرینە لە ساحەی مەلعبەکە لە ناو ساحەکە بۆ بەرێەوە ئەمە کە ئەچوین جلەکانمان لە جانتاکانەوە ئەچوین دەرمانێنە خۆمان ڕوو دەکردەوە ئەچوینە ساحەکە ئەوە باسی ئەوە تەمرینە ئەوە کاتی تەمرینە ئەوە کاتێکە کە عەسرە ئەچین بۆ تەمرین ڕۆژ 2 ساعت سەماحمانە بوو لە مەحمەلیجگەرە بۆ ڕاضەکەەوە ئەو کاتە چیە مدیری مەحمەلیجگەرەکە بوو ئەو کاتە هەر کەسێ بوو بێ هەر کەسێ بوو بێ پاڵنەر بۆ ئەوەی کە ریاضی بۆ عسکەری بوو کابرا ریاضی بوو پاڵنەرێکی باش بۆ بوارە خۆی ئەو عسکەریانە هەمووی ریاضی بوو کاک ئەمر من ئەمەوێ باسی کێوەم بۆ بکەی وا ڕێکەوتووە جەنابێ شوێنێک تیپێکی میلی حەسب کات تۆ یاریان بۆ بکەی لە یاریکی معەنە وا ڕێکەوتووە بە پارەیان بە پارە بۆیان بە پارە بۆیان ناگەم بە خۆڕای بۆ دەکردن هیچ شیرۆکێکی ئەوە لە خەیاڵایە خۆعافریکا ئەحای عینە هەبوو بەڵێ بەرخانە قابا بەڵێ تیپێکیان هەبوو تیپی مەریوان ڕۆژە هاو پێوتم وتی عومەر یاریەکمان لەگەڵ کەرکووکە هەیە ئەو یاریەمان بۆ ناکەی وتم بەڕەحمە بێ وتم چوە لای مامۆستا یاسین ئینجازە لەو بێنە بووم شەهید مامۆستا ئەو عانە ئەگەر موافق بوو ئەیکەم ئەگەر موافقیش نەبوو نایکەم وتم ئەمە دەست و قاشکانی تایە وتی باشە وەڵاچوو بوو بە مامۆستا یاسین ڕەحمەتی وت بۆ خۆعافریکە مامۆستا یاسین وەرەقەیشیا بووە وتبی عومەری ئەو یاریان بۆ بکە وەرەقەی بەڵێ منیش وتم باشە کاکە سەعات چەنە وتی سەعات 2 و 3 باش خۆمێمەوە ئەوسا لە ساحەی سانەویا کرا وتم خۆمێم وە ساحەکە وتی باش عەسر و پێش ژارێکە بە سەعاتێ ژلەکانم کۆ کردەوە ڕۆشتم کە چووم خۆعافریکە عینە وتی بەس تۆ شووی وەسەتەکەمان بۆ بکە مێڵە گۆڵکە ژمارە 5 وتم بەسەر چاو خەتی دیفاعەکەم بۆ گرتن نەمێش کەس گۆڵکە ئەمان 2 گۆڵیان کرد تیپی مەریوان 2 گۆڵی کرد جا لە دوای هاتووە دەرەوەی من هەمووی لە چاوی تۆ نازمە گۆڵان ئەوی تۆ نەهێشتە گۆڵمان لێ بکە ئەویش لە کەرکووک 3 گۆڵان لێ کرد بوون ئەمان 2 گۆڵیان ئەرەوەڵە باسی ئەو پیاوە ماقوڵانم بۆ بکە کە هەمیشە ئامادەییان هەبووە لە ناو ستادیۆمەکانەوە متابعیان هەبووە بوونەتە پێشڕە و بۆ بزوتنەوەی وەرزشی تۆپی پێ لە کوردستان ئەمانە بڵێن خۆبەخش بوون وەکو هیچ شوێنە هیچیان بۆ نەکەن ئەمانە لەسەر گرفانی خۆیان ئەو کۆمەڵە ڕاضیانە بەخێو کرد بەڕاستیەیەشی وەکو کاکفایەقی ڕەحمەتی خۆعافریکا جا ئەمەی لەسەر ئەم وێنەیە شیکاریەکە بۆ بکەی کە ئەمانە چیان باش ئەمە یەکەم ئەم کاسپی ئەوە عومەری حەمەڕەش ئەمە خۆشی وەرزشەوانە بەڵێ و یاریزان بوو یاریزان گەیشتە هەڵبژار نەگەیشتە نا لە تیپی 4 باغ ئەمەش کاکفایەقی ڕەحمەتی ئەوە ڕەزاقە کام ڕەزاقە سوور کاک ڕەزاقە ئەمەیان جەناب ئەوە منم ئەوە کوڕەکەی کاکفایەقە کامیانە هینە فریادە کاک فریادە بەڵێ ئەمەش هەروێنەیەکی تری ئەمە ژوێنەی کاکفایق طبعا زۆر ئێمە لەم بەرنامەیە باسمان کردووە قەساب باشی سلێمانی پیاوێکی خێرکرد پیاوێکی با بڵێن پاڵپشتێکی باش بۆ بزوتنەوەی وەرزش بەڵێ ئەنجا باسی ئەومان کرد ئەبوایە یاریزانی هەر تیپێکی میلی یا هەڵبژاردی سلێمانی صفات و مواصفاتی چی بێ مواصفاتی کاگاسەوە ئەبێ چی بێ ڕاضی ئەبێ مودە بێ تێگەی جۆڕایال بێ تێگەی لە کاتی موعیدی خۆیان لەو شوێنە حازر بێ درۆ لەگەڵ مدەریبان نەکە لەگەڵ کاربەدەستیان نەکە بە عەدلی بڕۆ بە ڕاستی بڕۆ لەگەڵیانە تێگەی ئەو سفەتانە ئەساسە نۆکو مەسەلا من بەم دەریبەکە بڵێم سەعات 2 سەعات 3 بچمەوە نابێ ئێمە هەمان بوو لەو بارەیە ئەوە ئەبووە هۆی ئەوەی ڕۆژەکانی مەشق
دواکەوت دەری ئەیکردە دەرەوەی بڕۆ خۆ لە بەر دامەکەنە بڕۆ دەرەوە ئەو سزایی وەرەگە ئەو سزایی وەرە هیچ کات یاریشا داغلی ناکە داخل داغلی تو خۆی زانی بەرەو طبعا ئەو سزایە نەبووە خەڵک پێناگەی چونکە تۆ لە ساحێکە بە ملتەزیمی هاتوویت دیارە لەو هاوڕێوە کە با بڵێن بە پێی دیسپلین ناڕوە زیاتر پێشە زان چۆن کاگاسو ئێمە بە خۆڕایی یاریمانە کرد بۆ ئەم شارە کەس دینارێکی ناینێ لەسەر گرفانی خۆمان یاریمانە کرد کەس نەبوو ئەشە بیلات شەپڵەیان بۆ لای بەسەرەوەە ئەتریچ یانە یاندین دەستیان بۆ ڕاکێشانیان و ئەمە فلان کەسە بەڵام گەڕکانێکی نەتەوەیش لە ناخەوەی هەبوو ئەی هەژاندی بۆ چۆن خۆگا ئێمە زۆری ئەوە کاک عمەر باسی کاک عەلیمان کرد کاک عەلی ئەحمەیدتەها باسی کاک فایقمان کرد هەڵبەتە خەڵکی تریشەن بەڵام لەنا ئەلبومەکە وردە ئێمە باسی ئەەکەین ئەم کاراکتەرەی کێیە کاک ئەمە خوا عەفویکە مامۆستا ساڵح عەلیە باسێکی کاک ساڵحم بۆ بکە بێزان مامۆستا ساڵح کابرایکی زۆر ریاضی بوو دڵسۆزی ریاضە بوو ئەمەیە تێگەی زۆر دڵسۆز بوو بۆ ریاضە بۆ خاستە بۆ سلێمانی تێگەی خۆشی خەڵکی سلێمانی بوو یارمەتی ریاضیەکانی ئێمە ئەو کابرایە ئەو 12 یاریکەری کە تاعین بوو لە مەعمەلی جگەرەکە و تاعینی کرد هەر بۆی لەبەر ئەو ریاضیانە مەسەلا شتێکە بێت پێ بژین ئەو کابرا هەر دوان زمانی تاعین کرد لە وەکو کرێکار تاعینیکردن کرێکار تاعینی کرد بەڵام دەوری مۆزەفمانە دیێمە مە بەسمەوەیە بۆ ئەوەی کە دەواازەیەکتان بۆ بکرێتەوە بۆی کە بیرتان لای ئەوە نەبێت کە کرێکاری بکەن یاکاناری معاشک کامیان توی کات من ئەوەی ئەو سرم بەڵێ ئێمانی ترکێن ئەوە علی مەحسوومە کاک برایمی قاسمەوە ئەولایەن هەرەوەیان جارێتوانیان دیارە بەڵێ وێنی ترمان هەیە کە بتوانین با بڵێن ئەم وێنێشی جوانە ئەو ڕەحمەتی کاکە جەمالی عەلی بەپیر کاک شەید جەمالی عەلی باپیرە لێک کاتە ئێوە لە هەڵبژاردەی سلێمانی بوون لە یەک کاتە ئەو لە تیپی کەمال سەلیم بوو لە ئیسکان من لە تیپی چوارباغ بوو لە چوارباغ هەردووکمان منتەخەبی ئەم شارە بووین هەڵبژێرایی ئەم شارە بووین هەردووکمان بە دڵ و بەداو یاریمان بۆ ئەم شارەیە کرد ئەو وێنەیەش لە سەرچنار گیراوە هەردووکمانی کوڕێکی هەولێری هات بوو یاریزانی هەولێر بوو ناوی مرسەل بوو خەعافیکە ئەوش پێشمەرگە بوو کوژە بەهۆی ئەوە هات لەگەڵ ئێمە تێکەڵ بووین بووین بەهۆی یاری ئەوەی ڕاضە و شتیواوە ترها بۆ لای ئێمە مایەوە من و جەمال لەگەڵە تامان بۆ هەموو شوێنێکمانە برد ئەمە وێنەیەکە وێنەی سیرکردنی یاریە بەڵێ وانە وە سیرکردنی یاری باسکێ یاری باسکەیە بەڵێ ئەمانی چێن کاک ئەم پیاوە چیە ئەمە یەک ئەگەر بیدیم ئەوە مامۆسا حەزێ هەلە دێوە هەبوو مامۆسای وەرزش بەڵێ باشە ئەمەی تەنیشت ئەوەی تەنیشتی ئەوش مامۆستایەک بوو ئەمری خوای کرد نازانم ناوگەم لە فوت چوون ئەمەی تریشان ئەوەی کام منم ئەوەی ئەولایان کاک فایقە ئەوەی ئەولاتر نووری بەدەویە ئەوەی سەرێ ڕاکێشاوە ڕەزاقە سوورە ئەوەش مامۆستایەک هەبوو وابزانم ئەرمەنی بوو شتێکی وا بوو باشە یعنی ئێوە لەو کاتایی تر هەر تۆپی پێ نەبوو هەر جۆرەکانی وەرزش بووە سێتانەکە سێریشمانە کرد و ئەشمان کرد یاریشتانەکە تۆ بێزگە باسکەشمە کرد باسکەش باسێکی ئەو ڕۆژگارم بۆ بکە کە بڕوا و نێتەوە ڕۆژی منعی تەجەولەکە و فەوتانی ئەو مامۆستا بە ڕێزانی وەرزش ئەوە چۆن بووە ئەو پێش ئەوەی ئەوانە بژیرێن من بە 2 سەعات پێشەوە لەگەڵیان نبوو باش لە چوارباغ هاتن خواعافیان کرد هاتن سێرم کردن هەر چواریان لەو بەرەوەی ئەو وەرچاخانەکەی ماڵی فەقرشی ئەو بەرەوە وەڵامی چوون بۆ لایەن خواعافیان کە یاسین وتیەوە مەرەوە چیەکەی وتم وڵا هاتوون بۆ لایەوە چیەکەن وتی وەڵا هیچ ناکەی شتە کڕی منیشتم ئەچن بۆ شێوتی ئەڕۆینەوە بۆ ماڵەوە من نەمزانیە چن بۆ چوو بەڵام وتی ئەڕۆین بۆ ماڵەوە ئیشتان بە من نییە وتی نەوەڵا هاتمەوە ئەمبەر کە شەی بەسەرە هات بوو بە بەیانی وتی 4 کەسیان لە مەلعبەکە گرتووە یاسین خواعافیکا مشریفی مەلعبەکە بوو
مشرف بوو لێ مەسوولی مەلعبەکە بوو فەرمانبەر بوو لێ بەڵێ ئای یعنی مەلعبەکە ئەو مەسوولی باش هەر چوارەیان گیرا بوون لەوێ بردبوونیان بۆ حامی شەید ئەنوەر دارتاش هەر چوارێن یاسین و سمایل و کاک حەمبۆر و کاک حەمەبۆر ئەمە چوار هەر چوارێن بەڵێ هەر چوارێ هەر چواریشان وەرزشوان وەرزشوان بوون هەر چوارێ وڵا ژیرا بوون نەتر هەر چوارێن شید با بڵێن ئەسکەری لەو کاتە ئەسکەری گەزبیان بردمونیانە حامی لێ ڕمیان کرد لێ بەڵێ درود بۆ جانی پاکی ئەوان بۆ هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری چیرۆکێکەیە لە راپۆرتی یەکەمی بەرنامەکە شاباسم کرد تو باسی بەرنمەیەکت یاریەکت کرد لە عەمارە کراوە ئەو چیە ئەوەی عەمارە وات تۆ زۆر ترساوی لە گۆڵچێکەوە ئەو یاریە منتەخەبی عەمارە لەگەڵ منتەخەبی سلێمانیا بوو یاریەکە دەستی پێکرد تقریبی ئەوە حەوەش دقەیە بوو پەنارتیە دروست بوو لەسەر عەمارە باشە تۆ باسی گۆڵچەکەت کرد آخر ئەوشی بۆ باز وتمان ئێمە وتمان با ئەکرم لێ یا پەنارتیەکە بە کات برایم لێ ئەکرم مەحموو ئەکرەمە جوجیان پێ وتی ئەکرم وتی وەڵام من لێ نام تۆ لێ برایم قاسما وتی وەڵام عومەر تۆ لێ هەم ترسان کامتان کاپتن بوون کاپتن کاکتالی بوو سەیتاالب ئەوش لەسەرم کورسی جەنابە دانیشت بەڵێ کاکتالی بووتی عومەر بۆ ترسی لێیە وتم من ناترسم لێ من پەنارتیەکە وتیانە لێ تماش وڵا تۆپەکەم هەڵگرت و خسمە سەر پەنارتیەکە دامنا و ئەکرەماتە تەنیشت وتیڵێکی گۆڵەکەی وتم گۆڵەکەم سیرکە بۆ چەپی لێم من لێم بۆ پاڵشەکە خۆتان و شانستان چۆ وەڵەوە چێ نەچوە چێتە دەرەوە من لێ نام بۆ دەستی کاکتالی وتی عومەر ئەمە کردبێ ئەمە عەمارەیە و ئێمە کوردین و هەزار جوندی سلێمانی لێ بوو هەزار بۆ ئێوە باشتر ئێ باشە وڵات تۆپەکە حەکەم ڕۆێت پێشە و فیکەی بۆ من لیا و ڕۆشتم وتم ئەگرم سیرکە لێمە خوا گاران بە دارەکە چۆ گۆڵەکەەوە بەڵام زۆری لێ ترسام زۆری لێ ئاوایە کرد دەستیا لەش بۆرێکە ئەو نەباڵاشتی منە باڵای بەرز بە قورعان خۆیانیان و وڵی تۆ نەگوتای کەس ئەو گۆڵی نەیە باشە دەستی خۆش بێ بەڵام برتانە یا دۆڕان بردمانەوە بەچەند بیرێ بێ دوو بە یەک دوو بە یەک لە ژیان تا 15 گۆڵی کرد ئەو گۆڵیان زیاترم کردووە کەمترە بەڵێ ئەو 15 گۆڵە فەرمیەی کە لە هەڵبژاردە ئەوانە کردوتە دیارە ئەویان زۆر سەرنجی ئەوە زۆریش ترس ینی ترسەکەی لەوانەکەشی حەسم کردووە چونکە گەروانە با یەک و یەکە بوون ئەوان ڕوخان ڕوخان بەو پەنارتیەکە دروست بولیان ڕوخا بوو ئەگەر چاک بوو فەرقەیەکی زۆر بەخۆن هەستی چی بوو کە گۆڵێکە دەکراستە چی ئەمزانی هەموو دنیای منە ئەمزانی هەموو دنیا چەپڵم بۆ لێ تا چەنە باڵێن عیزت و بەختەوەری و سروری ئەو گۆڵە تا چەند ئەمایە تەوقی سەرتا لە منی پێێتەوە دەرەچوو لە خۆش تقریبن لە ناو یاریزانەکانی شتێک ئەو پەلاماریای ئەوە پەلاماریایی زۆر خۆش هەرەوەڵ ئەمە بێزگەلەوەی کە دەستخۆشیێکی زۆری شێ بۆ ئەمایەوە لەلایەن مدەڕیبەوە بەکەمێک لە وەرزش دوورکەوینەوانێ بینەوە ناو بازار و ئەوانە ئەمانی چیان کاک ئەمە کۆمەڵی ڕەفیق من هەمویان چوارواخی باش ئەمە بەرمزگەوتی گەورەیە بەرمزگەوتی گەورە ئەمە جێژن بوو ساڵی چەنە وا بزانم ئەگەر سێریی بکەی خۆ لە پشتوە نووسراوە باڵێ هەفتاهشتێکی لە نووسراوە دواوە نووسراوە کاگاوەڵە قوربان نووسراوە 26 دوی 1960 ئەمە جێژن بوو تەمانەوە ئانە بەردەشی سەرا هەبوو منتیخانە هەبوو هەموو خۆمان گۆڕی بوو ئەچون بۆ بەردەشی سەرا لێەوە هاتینەوە بە لای مزگەوتی گەورەوە هاتینەوە ئیتر گەنجانی شار ئەمە گەنجی شار ئەمە تەمان گەنجانی شار بوون ئێتر بۆ خۆمان نەگەڕین و پیاسەمانە کرد و دوای هەرێکی بۆ ماڵی خۆی ڕۆشتەوە ئەمەی ئەم لایەن خواعفوی کە برای مامۆسایسین ڕەحمەتیەوە تا هەیە ئەوە منم ئەوە ئەحمەی عەلۆک هەبوو ئەوە تایری باسوورەت ئەوە عومەری حەمەڕەش کاک عومەری حەمەڕەش من ئەمەوێ زوێنەم لە چیز نەچێت چونکە بەڕاستی ئەم وێنەیان چیە ئەم وێنەیە ڕۆژی نەورۆزە 21 سێ ساڵی نازام چەنە ئەم وێنەیە لە توی مەلی گرتومانە ئەمانە بەرخانەقاین بەس من و مامتەها تای برای مامۆسایسین
چوارباخی ئەگەن ئەوانە بەرخانەکەی مەلیکەوی بەڵێوە توی مەلیک بەڵێ وێنە زۆر ماوە لەگەڵ جەناب تا باسیکەین بەڵام ڕێگەم بە باوچانێ وەرە فەرموو خۆشەویستانە موچانێکی تر و دینەوە خزمەتتان. پێش ئەوەی وچانەکە وەرگین ئەم وێنەیە مامپیشانی بینەراندا پێم خۆشە ئەمانی چیان کار ئەمە عەبدوڵی حاجی عەلی برای شەوکەتی حاجی عەلی ئەمەیان مامتەهای برای مامۆستا ڕەحمەتی ئەوەی کەیان عەلی حەمووشە ئەوەی منیش دانیشتوم منم بەڵام وایە نازانم پاسی سوارەکان نازانم وێنەیەک هەیە تۆپێک هاتوو یەکێک ئێوە بەسەر بیگرێتەوە ئەمە چیان ئەمانە ئەمە ئەوەی ئەوە گۆڵچی عمەری عەلی نەجارە گۆڵچیە گۆڵچیە بەڵێ ئەویان کە من بەرزموتەوە بۆ عمەریش یاریە کرد بەڵێ گۆڵچی بوو بەڵێ ئەویان کە بەرز بووێتەوە بۆ تۆپەکە منم ئەدوێ گۆڵەکە عمەر بکەیت ئەمێ دیفاعی نایڵم گۆڵی لێ ئەتەرەوە تیپی بەغایە لەگەڵ بەغایە و یاریە کردومانە ساڵی 16 بەڵێ بەڵێ ئەمێنێش وێنەیەکی جوانە لە ستۆدیۆی ئەمە ئەمێنێ من و مامۆستا سەلاح و عومەری حەمەڕەشی ئەمەیان مامۆستا سەلاح محەممەد کە دوایی بوو بە یەکێک لە حەکەمە نێودەوڵەتیەکان پێم وابێ یاری زۆری وڵاتانیشی بینی ئەمە شوێنەیەکی ترە ئەم وێنێژ من و ڕەحمەتی جەمالی عەلی باپیر و حەمەی عەبولی ئەمەی ئەمسەر ئەمەیان کاکە حەمەی عەبولی بەڵێ ئەمەیان جاخۆ لێرا قژیە وەڵا گەزنێ ئەویش هەر یاریزانی هەڵبژاردی سلێمانی نەخێر ئەو لە تیپی شعبیە لای من بوو لە تیپی چیمەن یاریە کرد لە تیپی چیمەن ئەو کاتە من مدەریبی چیمەن مدەریبیش بەڵێ ئەوەشان هەر بۆ ئارەزوو بۆ ئارەزوو بەس بۆ ئارەزوو ئێوە گەڕانتان زۆرە کرد بەهۆی یاریە مەسەلەن یەکێک لەو شوێنانە هێرێ ئەمە بەسرایە ئەمە بەسرەیە لە مینایە ئەمە خەلیجە ئەمە ناو پاپۆڕە ئەمە سواریان کردین ژێرانیان بەناو خەلیجە باسێکی ئەوم بۆ بکە و یاریزانانە کە ئەگەڕان بەو شارانەیە یانە ئەیبردن یان تیپەکان ئەیبردن یانەی بردن بەڵێ ئەوانە خەرجی و مەسرفیان لەسەر چێ بوو خەرجەکە زانی چۆن پێ وەزەم شتێک بۆم باس کرد وتم مانگی هەزارینێ دینارێک و 500 فرسیاناینێ ئەنوو بۆ ژەمنان خواردن تا بۆ ئەو گەشتە بۆ ئەو گەشتە بەڵام مەسەلەی خواردن جا ئەو فرقەی تەعاونی لەگەڵ ئەو نادی ئێرا بکردایە یانی خواردنتان بۆکەین یان یان و بۆتان ناکەین ئەگەر نەکرای خۆیان پارەیان ناینێ بۆ خواردنەکە 1500 بەبورا دینارێک و 500 یانەیانێ بۆ سێ ژەمنان خۆرد لە ڕۆژێکە وتێلیش لەسەر وتێلیش لەسەر یانەوەی ئەو نادیە بوو یعنی کەواتە ئیتر ئێوە لە گیفانی خۆتان پارەتان نایە نەخێر لەو یاریانی کە لە دەرەوەی سلێمانی لە شارەکانی تر کردوتانە کامیان لە زاکری تۆ هەر ئەمێنێ و هەتا دنیا شانازی پێوەکەی کە زۆر یاریکی باشتان یاری باش لەگەڵ مەسلحای نەقل ڕکابی ئەوسا زۆر هینم هەیە بەرامبەریان فرقەکان بە قووت بوو زۆر بە قووت بوو هەژنوویشان منتەخەبی عێراقی ئەوسا بوو باش منتەخەبی عێراقی ئەوسا لەگەڵ ئەوروپا و ئەوروپا یاریە کرد من هینم هەیە بەرامبەری مەسلحە کەیان و مەسلحە خەڵک بەجارێ و مەلعەبەکەی شکێ نەیەگرت ئەمانە قەڵەباڵغە بوو قەڵەباڵغ لێتان بردنەوە لێمانە بردنەوە باشە یاریەکشتان کرد بە ئەم وێنەیەش هەر جوانە ئەمە تیپی چیمەنە لەگەڵ تیپی نازام نەورۆزی کەرکووکایە ئەوەیە لەگەڵ پێم وابێ هێڵی ئاسمانی بوو شتێکی وا بوو کە دوایی بوو بە کێشەیەکی ئەوە لەگەڵ قۆی جێی عێراق بوو بەڵێ باشە ئەوە چی بوو ئەوە هینەکە تەوارێکە لە خوار مەلعەبەکەەوە بوو باشە ئەو ڕۆژەی کەوتیان یاری سلێمانیە لەگەڵ قۆی جێویە ئەمان قوتیان نرد چواردەوری مەلعەبەکەیان گرت بە قوت قوتی عسکەری بەڵێ هەمووی ژیرا تەواری بوون هەموو چواردەوری مەلعەبەکەیان گرت تەمان وەختی پێکردنی یاریەکە هاتنە ساحەکەەوە
بە ئێمەیان وتیان هەرچی گۆڵکە ئێمە کوژی باش نابێ یەک گۆڵکە لێەوە ئێمەش قەرارمان هەموو لەلایەن حکوومەت بەڵێ ئێمەش قەرارمان ناوتمان چێ ئەتوانێت گۆڵکە وتم من بۆ مەڵکە دە گۆڵیان لەکە گوێتان بۆ هەڕەشێ بار بۆ خۆیان بڵێ ناتوان بمان کوژن ئێمە ریاضین قەرارمان کەچی لە دوای تعادل یەکسان بەڵام دوایی پێم وا بێ جموجوو لەلایەن جەماوەرە دروست بوو بەخوا تۆزێ شتێ دروست بوو شێوەیەک دروست بوو وێنە ژوێنەیەکی جوانە کاگومەر ئەمیێنێ ئەمە با بڵێن هەڵبژاردی سلێمانی بوو هەتوای ناوەکانی ئەم هەڵبژاردیە چکە وێنەیەکی زۆر ڕوونە ئەم گۆڵچێشەیە ئەمە عوسمانی شەمحەمە عوسمانی شەمحەمە ئەمەیان جەنابتی ئەوە منم بەڵێ ئەی ئەمریکان ئەوە ڕەزا قەسوورە کاکە ڕەزا ئەوە فایق ئەمە فایقە بەڵێ ئەوە تایری عەبەبشیە بەڵێ ئەی ئەمە ئەوە کەمالی عەلی ڕەشیە باشە ئەوە محتەسەم عەلی فەتحیەوە نەماوە خەڵکی کوێ بوو خەڵکی سلێمانی ئەمە ڕۆژی نووری شاویس بەڵێ کاک دکتۆر ڕۆژە ئەمە برایم قاسمە بەڵێ سێمیان ئەوە عوسمان ئەسیلە کاکە ئوسیل بەڵێ ئەمە مامۆستا سەلاح تەنیشتەکەیان وە جەمالی عەلی باپیرە ئەوەی کێشان عەلی مەحسووم کاک عەلی مەحسوومە ئیتر ئەمە تۆکمەترین فەرقەی سلێمانی بۆ ئەو کاتەوە هەمووتان پەیوەندیکی باشیشتان هەبوو دوور دەخەمەوە جارێکی کە لە بواری وەرزشی ئەم کاراکتەری چێ ئەمە خۆشەویستی منە خۆشەویستی تۆیە سەبیح خان ماڵە چۆن ناسیت وڵایی کاک ئاسۆ تەمان ماڵیان لای مزگەوتی ئەبڵاتفی بوو باش منیش لێەوە هاتو چۆ زۆرە کردو هاتمەوە چوم لەبەر خاتری ئەو یان شەکەی خۆ بۆی مەلعابەکە بۆی مەلعابەکە ئەو خێریش یایەوە ڕاضە وڵا خوشکێکم هەیە خوشکە ماڵیان لە خوار ئەوانەوە بوو پێیوتم وتی پێوتم کاکەوە لە من بچووکترە وتی کاکەوە ئافرەتەیە بۆ داوانەکەی وتم من ژنایان خوافیکە زاوەکەم وتی ژنانی ئەمڕۆ نێنی بەینی هەرە بێ بێنی ئەچین بۆ داواکەین و قسەمەکە تۆشخانی خۆتت هەبوو بەڵێ باوکو دایک شێما باوکو دایکی شما بوو وەڵا بۆیان داوا کردم خوافیکە باوکی پیاوی چاک بوو ڕێک و پێک بوو جامە سەبیح خان بە هۆی دراوسێتیەوە تۆ خۆت ئەزانی ئێمە نزیک بووین بەیەکەوە ژنێکە ئەگەر باوکی پیاوی چاک نەبوو بێ سەبیحخانی لێ نەبوو سەبیحخان بەڕاستی گوڵی گەڕەکەکەمان بوو لێرەوە ڕێز و خۆشەویستی و سڵاو بۆ هەموو خانەوادەکە دەنێرم ئەوەش هەر سەبیحخانە لەگەڵ جەنابتا اینجا وێنەی زۆرن ئەمە ژوێنەیەکی ترە ئەمە وێنەیەکی ئەم کوڕەمە ئەم کوڕە پشکۆلەیە کوڕەزامە خوالێن لەسێنیان کاراسە بەڵێ ئاراس ئەمە سەبیحخانە ئەمە جەنابتی ئەمە سەبیحخانە ئەمە سەبیحخانە ئەمە کچمەوە تافگەیە ئەوە بووکمەوەی تەنیشتی ئەوەی کێشیان تەرز ئەمەش تەرزەخانە با بڵێن بەنازەکەی ماڵە بەڵێ ئەزان خۆم شارەزایەکم هەیە لەبەرە دراوسێتیە اینجا پێم خۆشە ئەم وێنەیەش هەر ئەمانێکیان ئەمێنەیە ئەوەی بە پێوەیە ئەمەی ئەمسەر ئەوەیان ئاسۆی کوڕمە ئەوە کاکە ئاسۆی ئەوەش کوڕەکەیەتی بەڵێ ئەوەی تەنیشتی ژنەکەیەتی باش ئەوەی ئەم لا کوڕە پچکۆلەکە ئەوە کچە زامە کچە زاتە ئەوە باوچێتی کامیلە کامیلی زاواتان ئەوەش تافگەخانە ئەوەش تافگەخانە ئەوەش جەنابتی لەگەڵ سەبیحخانە اینجا من هەندێوێنی تر لەناو ئەلبومەکەی جەنابتا ئەبینم بەڕاستی ئەو وێنانە جوانن حەزم کرد بینەرانی خۆشەویستیش ئەو وێنای ببین ئەمە بەردەکی سەرایە قەسرەکەی نووری عەلی بەناوبانگ باڵە ڕاستە ئەمە ئەوێ باشە ئەم قەسرەی نووری عەلی چەند قات بوو ئەمە وابزانم 3 قات بوو بە دوکانەکانەوە 4 بەڵێ بەڵام لێرە تەنیا 2 قاتی تەواو نەبوو لەگەڵ دوکانەکان بەڵێ ڕاست من پێم وایە وابزانم جەنابیش هەر بۆ ئەو سەردەمانە هەر پاڵپشتی منەکەی ئەمە گەورەترین بەرزترین بینابوو لە سلێمانیە وی لەوە بەرزتریتیانە بیری نایە ساڵی چەند ئەمەکرا ئەمە وەڵاوەزان لە پشتەکەی لە پشتەکەی بەس ئەمە کار 56 بەڵێ لە 59 تو خۆت بیری دیێت بەتەواوەتی بەخوا بە حەڵف بیرمێ
ئەو قەسرە دار و تەختیان لێ بە زێمە مناڵ بووین ئەچووین. کا عومەر من هەمیشە وابیری لەکەمەوە کە بینایەک باخچەیەک شوێنێکی گشتی جوان لە سلێمانی ئاکرێتەوە ئەمە نەپی دڵخۆشە وازان بەسمەتەنیا بۆ من کراوە زۆر خۆش تۆش کاتێ ئەو بینایەت بینی ئەو هەستە لەلا دروست بوو زۆرم لا خۆش ئەمەم قەسران لە شاری ئەمە دروزەوێ خۆش شتێکی جوان ینی من هەمیشەی سە ئەم ئاپارتمانە گەورانی کە 30 قات و 20 قات و ئەمانە ماشەڵا لە شارەکە دروست بوون لە هەشتاکان هەموو باشە بۆچی ینی شتیوارە شاری ئەمە دروست نابێت دوایە و بابە ئەمە هینیەوێت ئەسانسێریەوێت و بەزمی ئەوێ بۆیە لە شاری ئەمە نەمانزانی ئەسانسێر ئێمە چوونە بەغا قەسرەکانمان نەدی بە زەیمان بە شارەکەی خۆمان ڕاستی بەڵام هێشتا لەگەڵ ئەوە کە حرەکەی بینا دروستکردن لە سلێمانیا کەستر بوو لە شارێکی وەکو بەغا بەڵام بە قەولی شارەکانی کە سلێمانی هەرخۆش زۆر خۆش بوو سلێمانی خەڵک هەمووی ڕوویەکردە سلێمانی ئەم وێنێش دیارە ئەمانەت کڕیوە کاتی خۆی ئەمە وەرمەگر لە خەڵک ئەمەش لای مەکتەبی فەیسەڵێ بەردەژی سەرایە لافاوەکەی سلێمانی لافاوەکەی ساڵی 1950 خۆش بیرت دیە 56 ساڵ بیرم بیرت دیە لەسانەوی یاری بوو لەسانەوی یاری بوو یاری ئەهلی و نادی سلێمانی ئەوسا ئێمە مناڵ بووین نەچووی سێ سلێمانی یەک ساڵ ئەو ڕۆژە ئەو ئێوارەیە دەستی کرد بە بارانبارین ئەو لافاوەستە بەڵام چواربا خۆی زۆر زەرری نەکرد زەرری نەکرد لەبەرەوەکە لە جادەی کاوە هاتە جادی کاوا چوە خانەقا و چوە شەقام چوە سەر جوولەکان زیاتر خەڵکی زۆر کاچوو بەڵێ خەڵکی زۆر پێم وابێ خەڵکی شارە لەوێ شاهر جوامێری خۆیان دەخست بەهانە خەڵکۆش ئەمە ژوێنەیەکی ترە ئەمە مزگەوتی گەورەیە مزگەوتی بینایە کرا لە ناو باخی ئەو بەر مزگەوتی گەورە ئەو بینایە لەم بەرەوەی ئەوەش مزگەوتی گەورەیە ئەمە سیاجی بۆ کرابوو ئەوە نییە کە دوایی بوو بە جادە نا ئەمە هەر جادەکە خۆیەتی بەڵام ئەمە بوو بیلامانێ بە شوێنی تەوالێت و دەستنوێ ژوشتەکان کاتەمە دیوارەکەی کە ئێستا شەرە شوێنی مزگەوتی گەورەیە بەڵێ ڕاستە فەرمی ئەم قەرەباڵخیە لە بەردەرکی سەرا چییە کاک؟ ئەمە خوا عەفوی کە یا ڕەبی یادی شێ مەحمووی نەمرە کە تەرمەکەیان هێنایەوە بەڵێ یادیەتی ئەو نەخێر کە هێنایەوە تەرمەکەیە ئەوە شەرەوە ئەو ڕسمەشیان هەرەوە ئەمەشیان هەر ئەوەش هەرەوە ئەو ڕۆژەیە کە تەرمەکەیان هێنا کە تەرمی جەنابی بوو بە مزار و چوونە سەر بەڵێ سجن بۆی جەنابی شەکەتی فێنە دەرێ درود بۆ گیانی پاکیان ئەمە ژوێنەیەکی ترە ئەمە توی مەلیکە ڕۆژی نەورۆزە ئەو وێنەیە ژیراوە وێنەیەکەیە ئەمەوێ ئەم وێنێشم بۆ باسکەی ئەماکەین بە دواوێنە بۆ ئەوەشی کە نەوەکانی دوای ئێمەش ڕێز لە کەڵچەر و لە مێژوی خۆیان بگرن لەگەڵ جەناب تا منی ژوێنەیەکەگرم بۆی بێ بە وێنەکانی دوێنێ ئێمە ماندوومان کردی من لە خزمەتە زۆر خۆشحاڵ بووین بە هاتنێ مێژوویەکی زۆر زۆر جوانی تۆپی پێگێڕایەوە ئەم وێنێشمان بۆ ئەم وێنەیە مەڵبەندی سلێمانیە ئەمە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بەڵێ ئەمە هەدیانە منی ژێشە بووم لەوانە ئەوە وەرزشکارێکی دێرین بەڵێ ئەو ڕۆژە منیش هەدیەکەم وەرگرت هەدیەکەیان نامم کۆمەڵێ ریاضی بووین هەمووی هەدیان نایە منی ژێشە بووم لەوە بە جەنابتە زۆر شایستی زۆر لەوەش زیاتری ئێمە دەستخۆشی لەکەین و زۆر سوپاسی ئێوەش دەکەم کامێرەیەکەم هیلاکمان کردن زۆر سوپاسانەکەم ماڵتانەوە بێ ماڵیەوەش ئاو خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر بەخواتان ئەسپێرم